بەندە کاوم حەمە فەرش قەراخیم کوڕی عەمید حەمە فەرش قەراخیم لە دایک بووی قەراخە بەڕێزی من خۆم وەکو کاوە لە 24 پێنجی 1960 لە دایک بووم لە تەپەی مەلا عەبدوڵڵا لە کەرکووک. دوایی 3 ساڵ لە دایک بوونم تەمەنم لە 3 ساڵیە باوکم لەسەر کوردایەتی نەفی کرا بۆ بەسڕە. ئەو کاتە پێیانەوت لەسەر تۆهمەتی شاع على إنه رئيس الحركات الكردية نەفی کرا بۆ بەسڕە. لە بەسڕە داخڵی مەکتەبی سەرەتایی بووم لە مەکتەبی جونەینە تاکو 4 سەرەتایی 5 سەرەتایی و 6 سەرەتایی گەڕامەوە بۆ سلێمانی لە مەکتەبی حەمدی بووم لەگەڵ کۆمەڵێ برا و خۆشەویستم کە لە یازار پەیوەندیمان هەیە بەیەکەوە هەتاکو ساڵی با بڵێن 4 ساڵ گەیشتمە قۆناغی 2 لە نیوەی ساڵەکە هەم دیسان باوکم جارێکە نەفی کرایەوە بۆ جنوب نەقڵ بووەوە بەسڕە. ئەجا دواییە چۆ کەربەلا من چوومە کەربەلا لەوێ متەوەستە و ئەعدادیم لە کەربەلا تاو کرد. دوای ئەوە لە کولی دارەوقسات وەرگیرام جامیعەی سلێمانی. بەڵێ من ئەوەی کە بیرم بێ مەسەن لە کەربەلا کۆمەڵە برادرم لەگەڵا بوو ئیسبەعزێکیانەوتان لە ئێرانن تاجری بەرزن و بەعزێکیشان هەن لە نەفی کران هەن لە دەرەوەی عێراقن لە زەمانی ڕژێمە. من لە کەربەلا ئەتوانم بڵێم ساڵە خۆشەکانم بوو کە بردمە سەر لە کەربەلا. ئەو کاتە فەرقی بینی شیعە و سنە نەبوو، یعنی من یەکێکم لەوانەی کە لە هینی ڕاکردنێکی تۆریجی تیا هەیە من لەگەڵیانە ڕام کردووە لە سنە بووم خۆ شیعە نەبووم لە مەواقیبی حسێن هەیە لە چلەکانە خۆپیاکێشانمان کردووە لەگەڵ ئەو کاتە خەڵک زۆر پاک بوو خەڵکانێک یعنی کە ئەژیان زۆر فەرقی بینی کورد و عەرەب نەبوو شیعە و سنە نەبوو بەیەکەوە هەموو بەیەکەوە دانیشتین هەموو بەیەکەوە مناقەشاتمانە کرد بەس ئەوەی کە نەمانەکە سیاست بوو بۆچی لەبەر ئەوەی ئەترساین لە ڕژێم خاستەن منیش کورد بووم و باوکیشم یەکێک بوو لە نەفی کراوەکان باوکم خۆی زابط بوو لە خەریجی کولی عەسکەریە دەورەی 28 زەمانی مەلەکیەت زابطێکی مەسلەکی بوو کە سەدام حوسێن بوو بە هاتە سەر حکوم یەکێک بوو لەو زابطانەی کە تەقاعودی کردن. ئەتی دوایە موافقەتمان بۆ دەرچوو بۆی بگەڕێنەوە بۆ کوردستان ئەگەنە بۆمان نەبوو بگەڕێنەوە بۆ کوردستان. طبعا من ئێمە لە خێزانەکەمانە 3 برا و 5 خوشکین خوشکەکان 3 خوشکم هەیە لە خۆم گەورەترن نازەخان و زانەخان و تارەخان و خوشکێکم هەیە لە خۆم بچووکترە 2 خوشکم هەیە لە خۆم بچووکترن جوانە و سۆلاف و 2 براشم هەیە کاوزی و کاروان لە خۆم بچووکترن. ئێمەم عائیلەیە باوکم فێری ئەوەی کردین لە بیدایەتی ژیانمانە بۆمان نەبوو بە هیچ جۆرێک ئێمە لەو عەرەبستانە بووین بە زمانی عەرەبی قسە بکەین هەرە بووە بە زمانی کوردی قسەمان کردا یعنی ئەگەر بچووینەتە مەوقفێکەوە بیرمیە لە مەوقفێکا باوکم لە شەقامێکا وەستا بووین لەگەڵ پیاوێکی عەرەبا قسەی کرد سوالێکی پرسیارێکی لە من کرد من بە عەرەبی جواب بمایەوە وتی جارێکە بە عەرەبی جواب بمنێیتەوە بە کوردی جواب بمەیتەوە هەر بەم نەسایڵێم وتی ئەم جارە بە عەرەبی قسەم لەگەڵا بکەی زمانە لە پشتی سەرتەوە دەرێ هێنمەی بڕم. ئەجا دائیمەن ئەیوت کورد و کوردستان کاو و کاوز و کاروان ئەیوت ئەو کوردی ئەو کاتە هەستی نەتەوایەتی زۆر بەرز بوو ئەی کورد و کوردستان کاو و کاوز و کاروان ئەیوت ئەو کوردی احتیزاز بە حرفی کافەوە نەکا کورد نییە لەسەر ئەو بیرۆکەیە دائیمەن ئێمەی بەخێو کردەوە. من مامەکانم نەوزا سابر تێکۆ شەرێکی پارتی بوو مامە لەتیفم شاعر و ئەدیبێکی کورد بوو لەتیف قەراخی و باپیریشم وەکو عارفی خەیات وەختی خۆی لە ساڵانی 60ەکانە عەمری خوای کردووە ئەوەی کە گرتیان چونکە یەکێک بوو لە پرسەکانی حیزبی شیوعی لە شاری سلێمانیە دوای ئەوەی کە سجن کرا تەقریبا 6 مانگ سجنا بوو کە هاتە دەرەوە دوای هەفتەیەک عەمری خوای کرد. دایکم ئەندامێکی حیزبی شیوعی بووە بەڵام لە کاتی پەنجاکانە و هەروەها باوکم وەکو کوردێک دائیمەن فکری کردوێتەوە بەس زابطێکی مەسلەکی بوو چونکە نەفیش کرا بوو هەژم ناڵی هەبوو و کاتە بارودۆخی ژیان زۆر قورس بوو
نێتوانی باپیرەکانم بەخێوماکەنە گەر ئەو شتێکی گیراش لە سژنا بوو 2 جار لەسەر کوردایەتی گیرا ئەم مێژووە تەسیری کردە سەر ژیانی من و دائیمەن خوعافویکە ئەی کوڕم بڕوانامەکە و بگرە خوێندنەکەوت بگرە تەدەخڵ لە سیاست مەکە بەڵام ئاگال لێبێ بیرن نەچێتەوە کە تۆ کوردیت خەڵکی کوردستانیت کە سوکارە لە کوردستانە باوکم بە تایبەتی باوکم خوعافویکە و حتا مامەکانم چکە دایکم خەریجی دوی متەوەسطە بوو لەویا وەستا بوو ئەم دائیمەن تەژیانە کردین بۆ خوێندن هەوڵیانەیە کە ئێمە بڕوانامەی بەرز بێنین ئومنێتی باوکم ئەوە بوو کە من ببم بە دکتۆرام هەبێ یا دکتۆریە بم من دائیمەن ئاسی ڕۆشنبیریشمان بەرزکەینەوە من لە فکرمیە لە متەوەسطە و ئەعدادیە هەموو هەفتەیەکە بووە دوو کتێبم بێنە لە کتێبخانە دانیشم خوێنەوە 2 ڕۆژ باوکم یا ڕۆژی لەو پێشی خوێنەوە کاتی نیۆڕوان بە دایکمیەوت نانی کاوە لەگەڵ منادانێ با لەگەڵ ئێوانان نەخوا ئەو کاتە لەسەر سینیەک دانیشتن لە هۆڵەکە دانیشەی بۆم باسکە بابەییاند کتێبەکە چیتیا بوو لە فکرمیە جارێکیان کەوتمە مناقەشە لەسەر کتێبێک ئەسلی کورد چییە لە ئەعدادی و هێنا بووم ئەعدادی کەربەلا وتم باوکە ئەواڵە ئەسلی کورد لە جنۆکەیە ئەرێوە ڕاستە وتی کوڕم ئێمە دیانەتمان دیانەی یەزیدی بووە ئەینە ئێمە ئەسڵمان کوردنی ئێمەش بە شەرین وەکو خەڵک بەڵام ئەو دائیمەن ئەو نووسەرانە کە ویستی بەلای یەکێک بەلای بیرۆکەیەکی خۆیان بەلای لایەنێکی سیاسی خاصن قەڵەم فرۆشەکان ئەوانە شتێکە نووسن دژی ئەو کۆمەلگای کە خۆیان ئیمانیان پێ نییە ئێمەش کورد دائیمەن چەوساوە بووین دائیمەن ژێردەستی ڕژێمەکانی یەک بە دوای یەکتریا بووین ڕاستە ڕژێمێک بۆ ڕژێمێک کە جیاوازیەکی هەبوو بێت بەڵام ئەوە بزانە دائیمەن تۆ دادەنێن بە یەکەم مرۆڤ بە دوو هەمووسی هەمەدانێن بۆیە مافر نییە حتا ئەگە بیرم یە کە لە سنفی 6 ئەعدادی تەخەڕوجم کرد حەزم کرد ببم بە زابەت زۆرم حەزە کرد یا ببوو مای بە تەیار ئەو کاتە مەرج بوو کە ببی بە بەعسی وتم باوکە حەزەکەم وتی یەکەم شت کوڕم مە قوبوڵم نییە کە تۆ بی بە بەعسی دووهەمیشیان تۆ ببی بە زابەت ناو کاوەیە کاوە حەی عەلە سەڵات ئەزان کە کوردی دائیمەن خوێنی خۆ دەستە بێت لەبەرەو کوڕە جوانەکە مەچۆ بەرە ئەو وەڵاهی بیرمیە خوعافوی کاوتی کوڕم ئەگەر هەر هیچ نەبوو عەرەبانەیەکە بۆ کڕم نعلی لاسیکی لەسەر بفرۆشە بە کەڵەکانە بگەڕە بڵێ نعل باشترە وەکو لەوەی ببی بە زابط و بچیتە ناو قواتی مسلحە و ئەمانەوە ئەبەم نەسن ئەو زەمانە بۆ باسەکەم مهم ئەو لەسەر ئەو بیرۆکەیە من اتجاهێکی کەم وەرگرت لە سنفی 6 ئەعدادیە بای چانس تر خەتای خۆشمیتیا بوو چکە دەڕاغ بووم ئەوە دەڕاغ مثل لەم با بڵێن دوای کە کولیم تەواو کرد اینجا من ئەو تەوەجوهم زانی بۆیە مناڵەکانم بە تەوەجوی کە فێر کرد معدلم نهێنا لە کولیدا ڕوخسات وەرگیرام وەکو عەزی بەڕێزیشم کرد لە بیدایەتە ئەو ڕۆژی کە هاتم مباشەرەکەم نەقلیان کردم بۆ جامعەی بەسڕە هەر لەسەر ئەسبابی کوردایەتی لە دواییە بە واسەکاریەوە گەڕامەوە جامعەی سلێمانی و ئێمە موافقەتمان بۆ دەرچوو کۆمەڵێ مەرجیان لەسەر دانام لەو کاتە لە جامعەی سلێمانی مهم جامعەی سلێمانیم تەواو کرد طبعا ئێمە لە مەرحەلەی وەکو وتم لە سەرەتایی و متەوەسڵ و ئەعدادیە دائیمەن ئەعتیمادمان کردوتە سەر خۆمان چکە باوکمان بە حکمی زابط و یاد دەربەدەر بوو دوور بوو لێمانەوە دایکیشم فریای هەژ مناڵ ناکە و سعی پێ بکە من نازەخانی خوشکم خۆشکە گەورەکەم زاناخان تاراخان ئەوان دەرزیان لەگەڵا پێوتمەوە دەرزیان بۆ شەرح کردبوومانە لە ڕووی زمانی عەرەبیەوە زمانی عەرەبی عایلەکەمان چکە ئێمە هەر لە زمانی عەرەبیمان یعنی کە بە عەرەبی قساکەین کەس نازانی ئێمە کوردینی عەرەبی في حال من الأحوال ئێمە کە کولیەمان تەواو کرد کە لە کولیە وەرگیرام لێرە لەگەڵ کۆمەڵی برادران کە سەرشان لەزیان پێوەکەم من بحكم باقم خوي صعوبة شيبو ما مكان صعوبة شيبون دائما كدانشين لموقفك معينة باقمين با نكتة بلين باشتي بلين نكتة ما نوتو بو يكتري
ئێستا باری ئەو بیری ئەو نوکتانە بنەوە ئەوجا نوکتەش ئوستوی خۆی هەیە کە بیڵیتەوە. لە عینە کاتیشە حەزمان لە جۆرا و جۆری خواردن بوو، یعنی دایکم یعنی هەزار خێر ببینێ ئینشاء الله لەمە دنیا و لەوە دنیا. دایکم دائیمەن کە خواردنی بۆ دروستە کردین هەژ مناڵ بوو 8 جۆر خواردنی دروستە کرد لە ڕۆژەکە. باوکیش پێویست نابێت دڵیان بشکێنی چونکە نازانی ئێمە ژیان چۆنە و کەس نازانێ من لە لەحزەیەکات چیم لێت و مناڵان نەچۆن بەخێوە بکرێن و چۆنیش گەورە بن. لەبەرەوە هەتاکو خۆم ماوم بە خۆشی ژیان ببینن. لە کاتی ئەو کاتە خەڵک پاک بوو، خەڵکی گەڕەکەکە هەمویان خوشک و برا بوون، لە مەکتەبە هەموو برا بووین، کەس نەبوو جیاوازی هەبێ لەگەڵەوی کە پرسیارێکە بکرد لە یەکێکیان زیرەکەکە بواە ئەوی کە جوابی هایتەوە. پێشبڕکێمان هەبوو لە ڕووی زانستیەوە. من لە با بڵین لە سانەوی شۆڕش و لە حەمدی کۆمەڵە برادەرم هەیە کە شانازیان پێواکەم ئێستا کە بەشی زۆریان مامۆستان تاجرن. یەکێ لەوانە خۆشەوی کەمالە، بەرهەم ساڵحە، ئالی سامی حسێن نازمە، ئاسوی مامۆستا جەمالە، دووسی ئاسۆ بوون، خۆ عەفوی کە ئاسوی عومەری کەریماغایە، هەر گروپێکن چ ناتوانم ناوی هەمویان بێنم کە جێگای ڕێز و تەقدیرن لێرەوە یان خەمەسە سەرم یەکەیەکیان. لە ئەو قۆناغا کە چووی فوتبۆڵێنمان کردووە لە گەڕەکی فلان ماڵیان لە فلان جێگا، نیۆڕۆکی جاری وا هەبوو لەبەر دەمی دەرگاکانمان خواردو لەگەڵ ئەو ماڵە، یان کە یەکێکیان داوای شتێکی یەکێکمان داوای شتێکمان بکردا ئەوانی کە هەموو بەیەکەوە بووین گروپێ بووین. ئێتر من لە وەکو عەرزی بەڕێستم کرد لە دووی متەوەسڵەوە دوور کەوتمەوە لیان، نەقلی وەسەط و جنوب چوینەوە بەسڕە و کەربەلا لێرە نەمام. ئەوان گروپەکە خۆش بوو هەتاکو ئەم ساڵانەی ئەخیر جارێکی کە یەکتریمان کردەوە بەیەکەوە بووین و ئیسەش گروپەکە هەر پێیجێکی تایبەتی خۆمانمان هەیە پێیجی شۆڕشی پێڵین بەیەکەوەین و زۆر جاریش بیرۆکە و قسەی خۆش و سۆبەت و ئەو کاتە سۆبەتی برادرانە کە ئاماکە شەڕەجێنێکی شەبوو لە نێوانمانە. بەس خوا نەخواستە شەڕەجێنەوەکە ئەوە نەبوو بگاتە مەساسی خێزان، بە قسەی خۆشی خۆمان لە نێوان خۆمانە. دائیمەن ئەوەشمان هەبوو کە تەدەخڵمان ناکرد لە شتێکە هینی برادەرەکەمان بێ ئەگەر بزانی پێی ناخۆش بێت. بەس وەکو عەرزی بەڕێستیشم کرد هەنگاو بە هەنگاو کە ئەڕۆشتین هەنگاو بە هەنگاو کە هەوڵمانەیە بە تیم کارمان بکرد کە ئەوچاکە نەمانەزانی تیم چییە، بەزیستا کە ئەزانین تیم چی اونجا کاریشی پێ ناکەین بە تیمی. خۆم بە خزمەتکاری بچووکترین مناڵی ئەم نەتەوەیە مەزانم و خۆم بە بچووکترین کەسی ئەم شاری سلێمانی ئازانم، چونکە شاری سلێمانی شارێکە چەند خزمەتی بکەی جارێکان کەمە. ئەو خێزانانەی کە لە شاری سلێمانیان تەقدیر ناکرێن بە ئاڵتون تەقدیر ناکرێن. جوانی کوردستان بە هەر چوار پارچەکەیەوە بە سلێمانیەوەیە. ڕێزم بۆ برایانی هەولێرشمان سەتۆزێکیش لە هینی ژیانمانە باسی هەولێری ژەکەم. سلێمانی من وەکو قۆناغی ژیانم لەگەڵ کارەکانمانە هینی هاوسەرگیەتی من بەتەمانە بووم هاوسەرگیریەتی بکەم، چونکە تەخەڕوجم کرد لە کولیە هەموو هەدەفەکەم ئەوە بوو طموحەکی باوکم بەدی بێنم منیش دکتۆرا بێنم. ئەو کاتە زمانی ڕێژەم ئەگەر فیرارێ بکردا لە عەسکەری یا وەرەقی خەفیفە و بخسایەتە گیرفانتەوە لە ماجستێ و دکتۆرا وەرناگیرێت. منیش عەسکەر بووم لە دوای ئەوەی کە کولیەم تەواو کرد عەسکەر بووم بە عەسکەر لە فاو لە قەتع 28 لە فاو لە مەملەحە. تقریبا دەوری 8 ساڵ لێوە بووم، مەساح بووم، ڕەسەدی مەدفەعی بووم لە فاو.
بەحکمی ئەوە کە باوکم پێوتم هاوسەرگیریەتی بکەومانە ئەمود نازام کەی ئەکوژیم جەنازەکەم هێنمەوە با ئەو کشی کابێ بە هاوسەرم بێوەژن نەبێت و مناڵەکان هەتیو نەبن هەتاکو لە مادسێر وەرگیرام ئەو ڕۆژی کە لە مادسێر وەرگیرام نەک لە تەقدیمی مادسێرم کە ڕۆژی ئیمتیحانی شامیلەکەم با بڵێن کەفاعەتەکە کە تەقدیمم کرد پێشەوە بە 3 ڕۆژ باوکم عەمری خۆی کرد وتم تازە من بۆ چی مەیتر نەم دکتۆرا تاوەقۆم ڕێکە چمە دەرەوە زۆر لە براکانم برادەرەکان و براکەم و ئەمانە لە دەرەوە بوون وتم منیش دەچمە دەرەوە منیش لە عەسکەریان نامێنم ئەخیرەن تر خۆشەکان و دایک بووان قەنەعەتیان پێکردم وتیان بڕۆ چوون بۆ ئیمتیحانی شامیلەکە دوایە کە مادسێرم تەواو کرد لە پەیمانگەی تەکنیکی سلێمانی تەعین بووم ساڵێک لەوێ بووم ئەو کاتە قژم درێژ بوو ئەم ئەسڵاییە نەبوو ملاحەزەم کرد چوومەتە ناو ژینگەیەکەوە پڕ لە کچی جوان باشە ئەو کاتەش خەڵکەکە یا خەفیفە بوو یا فیرار بوو خۆی شاردبووەوە یان عەسکەرێک بوو نەکبەتی یعنی ئەمە جیلێک بووین نەکبەتی گرتینیەوە یا ئەبێ عەسکەر بووین نەمانەزانی کێیە کوژین مهم وتم با دوور کۆمەوە لە ئەوەی کە ها عیلاقات و ما عیلاقات بە دایک و پورم وت پورە مەحسووم یادیان بەخێر بێ خوعافوی کا پورم وتم هذا ژنە هێنم منیش لە کولیە عیلاقەم هەبوو بەس نەبوو قسڵ و نووسیم نەبوو شکر بۆ خوش شکری خواکەیم و هەموو شتی چکە خوا حکمەتێکی خۆی تایە کە وتم کشێکم بۆ بدۆزنەوە ئەو کاتە ئەیاوت فلان کەس فلان کەس فلان کەس ئەختر قسڵ و نووسیبەکە خوا وای نووسی بوو مامۆستا گوڵزار حەمەغەفور کانیسپیکەیی اختیار بوو لە بینی هەموو ئەوانی کە جەدوەلێکی ئەلمیم بۆ دانا چەند برای هەیە باوکی مستەوای سەقافی عایلەکە کێن کێنین دەرچوو کۆی ژمارەکان کە کۆکرایەوە دوو جار کردم هەر ئەو دەرەچوو داوام کرد دە ساڵی 92 هاوسەرگیریەتی 91 هاوسەرگیریەتیمان کرد 92 خواشکر بۆ خوا قوربانی بم سارایی پێبەخشین ئێستا دکتۆرەیە لە ئەمریکا و دوای ئەوەش 94 بانێکیانمان بوو مهندسی مەعماریە ئەویشە لە ئەمریکایە و لە ئاخیریشا لە 2004 کاکە ئالانمان بوو کە ئێستا با بڵێن لە کۆلێژی پزیشکیە لە جامیعەی کوردستان شکر بۆ خوا نەڵێم من خوام لەگەڵا بوو یەک هاوسەرەکەشم بوو کە دائما لە پشتم بوو ناڵێ وەڕاء کولی ڕەجولین عەظیم امرأة هاوسەرەکەم بوو کە گیا و کەس دایکم و خوشکم و برام و مناڵەکانم تەژییان کردم کە شکر بۆ خوا لە پەیمانگای تەکنیکی سلێمانی مەرحەلەی هینم بڕی مامۆستای یاریدەر با تۆزێک لە مەراحلی ژیانمان لە پەیمانگا لە پەیمانگا تەموحم ئەوە بوو ئەو کاتە بەس پەیمانگای تەکنیکی سلێمانی هەبوو حتا ڕۆژی ڕەوەکە کە بوو ئێمە هەتاکو عەربەت چوین و گەڕاینەوە من بووم مامۆستا حەمەغەریب بوو یا خوعافیکە مامۆستا عەبدول بوو کە ئیسەماوە لەگەڵ مامۆستا عەبدوڕەحمانی سەحی مجتەمەعیان پێوت ئەم چوارە لە گەڕاینەوە ناو پەیمانگا مازن جومعە هەبوو لە بەغاوە هات لە گەڕ عەمیدی پەیمانگای تەکنیکی کەرکووک بوو ئەوەی پەیمانگا ئیلغاکەنەوە ئێمە لە ماوەی ئەو کاتی کە گەڕاینەوە ئەم چوارە کەس نەهات بۆ پەیمانگای تەکنیکیمان گسکدا پاکمان کردەوە قاعەکانمان هەمووی تەرتیب کرد مازن جومعە هات کە پەیمانگا ئیلغاکاتەوە ئەوەشی کە هەیە شتەکان هەمووی بەرێ بۆ کەرکووک ئێرمە نەمانهێشت درۆم لەویان من یەکێکمە و سێ مامۆستایی کە ناوم هێنان دوانیان ماوە شایەتن وتی چەند مامۆستە لە بەهات لە 180 تە لە بەهاتەوە ئەی مامۆستاکان لە 180 هیچیشی لەوێ نەبوو وتی دەباشە مادەم وایە با پەیمانگا بمێنێتەوە پەیمانگای تەکنیکی سلێمانی مایەوە بوو بە بنەمایەکی ئەساسی دوای ڕاپەڕین کە لەسەر ئەوە زانکۆی سلێمانی دروست بووە یعنی بیرم یە فرشمان لە خۆشیە کە زانکۆی سلێمانی دروستە بێتەوە فەرش و ئێرکۆندیشت و شتی وامان هەڵەگرت تەختەمان هەڵەگرت بە سیارەکانی خۆمان نەقڵمانە کرد بۆ زانکۆی سلێمانی زانکۆ کرێتەوە لە پەیمانگەی تەکنیکی سلێمانی
پۆستی چۆن لە پرساوی یەکی زانستی بووم، تۆمارگا بووم، سەرۆکی بەشی ژمێریاری بووم. هەوڵم ئەیە کە ببم بە مامۆستا بەپی ڕێنمایەکانە و کاتە لوژنەی تەرقیاتی علمیمان نەبوو لە زانکۆی سلێمانی، عفو لە پەیمانگای تەکنیکی سلێمانی، ئەوە بەرزکرایەوە بۆ لوژنەی تەرقیاتی علمی زانکۆی سلێمانی یادی بەخێر لە زمانی دکتۆر کەماڵ خۆشناو. هەرچەند تەڵەبم تەقدیمە کرد، گۆڤاری علمیش نەبوو، گۆڤاری استراتیجی هەبوو. ئەو کاتە کاک فەرید ئەسەسەر هینێ کرد، ئەعتیباری کراف گۆڤارێکی زانستیە، جامیعەی سەلاحەدین ئەترافی پێکرد بوو. بەس ڕاگری پەیمانگاکەمان ئەوی تۆ چۆن تەرقیە بکەیت و تۆم ببی مامۆستا منیش مامۆستا، ئەو کادرێکی سیاسی بووە تاکو دەرەجەی وەزیریش گەیت، تۆ چۆن بی مامۆستا و منیش مام تۆ من لابن تۆخن کاکە وانە من سیاسینی من ناکەن فی حەم نەحوال لە نەتیجەی نهائیە وای پاڵی پێوە نام. طبعا من سوپاسێکم لێرەوە چونکە ئەو نەیە هێشتا تەرقیە بکەم، پاڵی پێوە نام بوو بە هاندەرێک لە مێشکمە کە بچم دکتۆرا تاوەکەم. وتم ئەگەر دکتۆرا تاو نەکەم من ناتوانم بڕۆم، ئەمە هەتا کو ماوە لەو پۆستا بمێنێتەوە تووشی مەشاکلیش بکات. وتم باشتیش بچم بۆ دکتۆراکە، چوو بۆ دکتۆراکەم تاو کرد. یەکەم دکتۆرام لە بواری اختصاسەکەی خۆمان لە کاری ڕووداراییە لەسەر ئاستی نەتەوەی کوردی عێراق و یەکەم پسپۆریشم لە بوارێکی خۆمە. طبعا من بەکەلۆرز محاسبەم تاو کرد، وەکو وتم 3 ساڵی لە سلێمانی بووین، ساڵی ئەخیر ساڵی مزاهراتەکان بوو لە سلێمانی و نەقل بوو بۆ هەولێر. ئەو ساڵە لە هەولێر بووم لە جادەی شێغەڵاب قسمێکی داخلی هەبوو، هینیش کولی دارەقسات لەویا بوو. لەوێشە خەریجی کولیدا کۆمەڵێک بووین لە جەماعەتی کولی دارەقسات کە بەعزێکیان بوون بە مدیر عام، بەعزێکیان پۆستی گەورە، بەعزێکیشیان گەیشتنە خارج، چوونە خارج. هەموو خوشک و برا بووین، هەموو دڵسۆز بووین بۆ یەکتری، سوعبەتی خوشک و برایانەمان کردو، کەس حەدی نەبووە. ئەگەر یەکێکی من خۆم چەندین جار ڕووی داوە شەڕم کردو لەسەر کچی کورد کە عەرەبێک تەحاشی پێکردبێ بە هیچ جۆرێک نەمانەهێشت. هەسێکی نەتەوایەتی، ڕۆحێکی نەتەوایەتی لە ناو با بڵێن قوتابیان و خوێندکارانی ئەو کاتە هەبوو. لە فکریم نییە لە سەیرانێکا چوین بۆ طبعا ئاخر ساڵمان وەکو باسەکەم لە هەولێر بوون، چوین بۆ سەلاحەدین و ئەو ناو بۆ ماسیفەکان بۆ دەوهینێک بۆ سەیرانێکی تەرفیعی. لە ڕێگا طبعا هەموو پاسێک تەلەبەیەکی عەرەبیان لەگەڵادانێن، تەلەبەیەکی عەرەبیان لەگەڵادانێن. لە ڕێگا هیمان کوردستانە جێی شێرانە ئەبێ سەرکەوێ، ئەو گۆرانێ ماون کوردستانە جێی شێرانە. ئەو عەرەبەکە وا تێگەیشت کوردستان جێش ئیران، وا تێگەیشت کە جێگای با بڵێن ئەفسەری ئێرانیە و تێبێ بچین بۆ ئەمن. بەشی زۆری تەلەبەکان زمانی عەرەبیەکەیان باش نەبوو. منیش چوومە تەنیشتی وتم و تۆ چیەڵیت؟ تێبێ بچین بۆ ئەمن. ئێوە گۆرانەی ئەڵێنەوە یعنی کوردستان جێگای شێرە. وتم بابە وانە جێی شێرانە یعنی مکان الأسود والأبطال. وتم هو جێگای ئەوە گۆرانێکە، هەتاکو قەناعەتم پێ کرد ئەگینە ئەیان بردین بۆ ئەو جێگایە. و دکتۆر کاک کەمالیشمان لەگەڵا بوو، لەگەڵ کاک فازی لەو کاتە هەر تەنزیماتی سری ڕێخستنەکان بوون. کەمال گیرا لەسەر شیعارات و شتیوە لیستێکی دروست کرده بوو، یەکەم ناوی من بوو کە ئەمانە ئەنجا حەزمان لە سەیران زۆرە کرد، گۆڕانکاری بچینە دەرەوە و هەولێریش خۆش بوو و کاتەش هەولێر خوار خۆش بوو. یەکەم ناوی من بوو کە گیرا بوو لە ئەمن. دوای ئەوە طبعا حکمی ئەدام درا، تەخفیف کرابوو بە مؤبەد. اینجا عەفوادی دەرچوو بەربوو، یادی بەخێر بێ ئێستا تا لە ئیسپانیایە. وتی کە بەربوو لای سینەما سیلوانەوە بینیم لە چاخانەیەکا دانیشت. من عەسکەر بووم لە فاو گەڕابوومەوە هەفتەیەک ئیجازە. بە سودفەتەن بەلای جامخانەکە ڕۆیشتمینی چاخانەکە، یەکێک گوێم لێ بوو وتی کاوە ئاوڕما بینیم کەمال بوو. وتی وەرە هەر بەم نەسەعفو بکەی ئەڵێم لەبەردەمی بینە دانیشە کە زمانی کوردی خۆمانە. وتی وەرە هەتیو یا لە ئەعدامەکە لەگەڵ منە بوویت و لە مؤبەدەکە لەمە ئێستا بەرە بوویت. وتم چۆن؟ وتی وەختی خۆی کە ناومان نووسی بووە سەیران ناوی تۆ یەکەم ناو بوو، قوتم با قاقەزەکەی قوتدا بەس لە پێناوی برادرەکانیان نەگیرێ.
تۆ سەیری ئەو هەستە نەتەوایەتیە بەرزەی کە هەبوو لە ناو ئەو مرۆڤ و هاوڕێیانی کە هەمان ساڵانی ڕێزم هەیە ساڵانی ئەخیرا بینیم برادر هەیە برادری خۆی سوتێنە لە پێناوی پۆستە کە پۆستەکە فترێکی ئانیە یعنی ئێستا تەمەناکەم با نەچم با ئۆتیجاهی کە تەقیمی چکە خۆم اختصاصم ئیدارەیە زۆریش لە باسی ئیدارەم کردو لەم هەرێما و ئومنیەتم ئەو بوو کە ئێستا خانەنشین کرام ئومنیەتم ئەو بوو شۆڕشێکی کارگێڕی بکەم لەسەر ئاستی حکومەتی هەرێمی کوردستان شۆڕشێکی کارگێڕی یعنی بەڵام بەداخەوە قەت دەرفەتم پێ نەدرا کە من ئەو شۆڕشە بکەم خۆمان لە زانکۆ ژیانێکی خۆشمان بردە سەر لە فکرمیە برادەرەکانم هەموو خسیانە دەوری دووهەم بۆی لە عسکەری 3 مانگ 4 مانگ دواکەون من لە دەوری یەکەمان دەرچووم بیرمی ئەو کاتە حوتەم بووم لەسەر ئاسی بەشەکەم تەقدیمی ماجستێر مەکرووە ناگیرم بە هیچ جۆرە وەرناگیرم کەونەه غیر منتەمیە لحزب البعث وەرناگیرم هەتاکو بە واستەیەک کرا ئەو کاتە سەمی شێخلی بوو واستەیەکی بۆ کردم باوکم لای وتی ئەگەر ببێ بە باسی ئەی کوژن و ناکرێت چونکە ئێمە کوردین ناکرێت نووساوە حزب بعث عەرەبی نەنووساوە حزب بعث عێراقی لەبەرەوە ناکرێت کوڕەکەم ناتوانێت بە حکمی ئەو کەسی کە زابط بوو وەختی خۆی لەژێر دەستی باوکما بوو لای سەمی شێخلی بۆیان کردم وەرگیرە مهم ئێستا گەیشتمە ئەو مەرحەلەی چوون بۆ دکتۆراکەم ڕۆژی چوون بۆ دکتۆراکەم سەیطرەی تەحەدی هەبوو لە ڕێگای هین سەیطرەی بانی مەقان سەیطرەی خۆ ناخوشتین سەیطرە بوو ئەو ڕۆژی کە وەرگیرام ڕێزم هەبوو ڕاگرەکەی ئەو ڕۆژە قسەی خێری بۆ ناکرد چکە من چوون بۆ دکتۆرا و ماجستێری هەبوو وەرە ئەو دواییشە دکتۆرایان کردەوە لە جامیعە ئیسلێمانی دکتۆرایان هەموو بەشی زۆریان دکتۆرایان تاوا کرد بەڵام ئێمە چوین بۆ بەغا من و کۆمەڵێ دکتۆری کە بووین 6 مانگی یەکەم دکتۆر جەلال شەفیق معاشیشی بڕین وتی ئێوە بەعسی نەبوونایە ئێوە وەرناگیران لە بەغا منیش خوا ئاگادارە ئێستاش ئیسباڵەکان ماوە لە جامیعەی بەغا کە بەعسی نەبووین ئینتیمامان نەکردو بۆ حیزبی بەعس وەرگیران لە دکتۆراکە لە سەیطرەی بانی مەقان چەند جاری گیراوم بردویانە بۆ مەنزومەی شیمالی و ئیستیخباراتمانە و بەواسطەی برادەرەکانمەوە بردم وتیانە ئەم خوێنە ئینگلیزیە تۆ کە بردووتە ئەمە مەشوراتی مەسعود بەرزانی و جەلال تەڵەبانیە ئەوت بیخوێنەوە یەکێکم بۆ بێنن کە ئینگلیزی بخوێن بن تەلەبەی دکتۆرامە یان تەلەبەی دکتۆرای تۆ چۆن نەچی بۆ ناو سلێمانی نابێت تۆ بڕۆی تۆ ممنوع لەسەر بڕۆی مهم بەیانی بەمەینەتیکی ناخۆش دکتۆرام تاو کرد من سوپاسی لێرەوە سوپاسی دکتۆرە شەونم عەبدولقادرەکەم کە فترەیە بوو بە وەزیری پەروەردە بوو بە وەکیلی وەزیری خوێندنی باڵا لەژیانی دکتۆرە ئەختەر سەفەری کرد وتم دکتۆرە بەس معاملەی تەرقیەکەم بۆ بەرزکردنەوە بۆ زانکۆی سلێمانی ئەگەر بۆم نەکرا حەقی خۆتانە ئێستاژ هینەکانم ماوە دۆکۆمنتەکان بە ئیمزای حەی کە ڕاگرەکەی بۆیە نووسیم ناکرێ هەڵەیە ناو چەکمەجەکەوە لە کاتی ڕەوەقی سیوێکی ئابکە ڕۆیشت بۆ واستەی معاون عەمیدەکەوە هینەکانی خۆم دەریان ئێستاش ماومە کە تقریبا دەوری 6 ساڵ نەیهێش تەرقی علمی بکەم معاناتم زۆر بوو لە حیاتی وەزیفیمە وەکو خوێندی باڵا مهم دوای ئەوە کە تەقدیم بکەم بەرز بۆ دکتۆرە شەونم وتی بە ئەمریکەوتی بەرزیکەنەوە بۆ زانکۆی سلێمانی بیرمیە یادی بەخێر بێ خوا عەفوی کات دکتۆر کەمال خۆشناو تەلەفۆنی بۆ کردم سەعات دێشە و وتی مامۆستا کاوتم بەڵێ وتی پیرۆزی بیرێت ئەو بووی بە نازناوی مامۆستا لە خۆشیان نەمەزانی خوا ئاگادارە بە مانگ شەوی وا هەبوو خەفەتم خواردووە لەبەر ئەوەی بەس معاملەکەم بەرز نەبووتەوە بەس لەبەر ئەوەی ڕاگرەکە حەزی ناکرد بە مامۆستا چکە خۆی مامۆستا بوو خۆشی کادری حزبی بوو منیش حزبی نەبووم بەس بڵێکی کلێکی هەیە بوو مهم دوای دکتۆرام تاوا کرد بوو بە پرۆفیسۆری یایدە بوو بە پرۆفیسۆر لە کاتەکانی خۆیان یعنی هیچ کاتێ دوان نەکەوتون مەرجەکان کە لیان داوا کردم بە زیاتر تەقدیم کردەوە یەکەم تەعینیشم ئەگەڕێمەوە تۆزێ بۆ پێشەوە یەکەم تەعینیشم کە تەعین بووم انتیدابی کوردەکان هات بۆ ماوەی 6 مانگ إلى 9 مانگ
لە پەروەردەی هەولێر بوو بە محاسب، لە پەروەردەی هەولێر بوو بە محاسب لەگەڵ ئەو کاتە حاجی خەلید یادی بەخێر بێ و لەگەڵ کاگەت هەم محاسب بوو، کاک موحسین ئاوارە لە ژوورێکا بووین من و کاک موحسین ئاوارە و دووسێ برادری کەمان کاک خالید و ئەواندا ژوورێکا بووین لە ئیشی حسابات. دوای 9 مانگ نەقلی 6 مانگ ئەفوو نەقلی خەستەخانەی تعلیمی سلێمانی بوو، بووم بە محاسب لە خەستەخانەی تعلیمی سلێمانی زمانی دکتۆری سەلاحی ساڵحی ڕەشان ئەو کاتە لەگەڵ ئەو مدیر بوو دکتۆر سەردار حەمەباقی معاون مدیر بوو، بووم بە محاسب لەوێ معاون محاسب طبعا نازنین خان مدیری حسابات بوو، نازنین محەممەد نۆری خۆشیێکی ئازیز و خۆشەویستێکی ئێستا لە خالیجە و خوشکی برادێکیشمە. مهم تقریبا دەوری 4-5 مانگێک لەوێ بووم، یەکێک بوو لەو خوشکانە و ئەو دوو طبعا 4-5 کچ بوون بەس من کوڕ بووم تیانە هەمویان باوەڕ کە وەکو برا بچووکێکیان سەیریان نەکردم، دەستیان گرتم ئەو پراکتیکیان بە پراکتیکی محاسبە فێر بووم و ئیشی حساباتیش یەکێ بوو با ناوی لێرا بیهێنم کاک سەروەر هەبوو سەروەت کە مدیری محاسبی مەصرفی ڕەشیدی بەردێکی سەرا بوو و لە قۆناغی 3 بۆ 4 بۆ تەطبیقمان بکردایە هەموو ڕۆژێ ئیمتیحانی کردم، ئەو فێری حساباتی کردم، ئەو فێری محاسبی کردم. لەم 2 ساڵی ئەخیرا لە بوو بە مدیری مەصرفی جیهان ڕۆژێک چوومە بەردەمیەوە تەحیەکم بۆ گرتم کاک سەروەت تۆ بەشداری دەوەی کە منگەیانەوە بەم مەرحەلەیە چۆ تۆم ئیشی حساباتی فێر کردم. مهم من لە 2004 کەیتر دکتۆراکەم تەواو کرد پاش تقریبا 6 مانگ بۆ 7 مانگ بینیم جێگای خۆم نادۆزمەوە لەو پەیمانگایە کە جێگای شانازیە. باوەڕکەم پەیمانگای تەکنیکی سلێمانی ساڵانی نەوەتەکان خۆشترین و جوانترین مؤسسە بوو لەم شاری سلێمانی لە کوردستان و لە عێراقیشە، یەک عایلە بوو. زمانی کاک مەحموود عەزیز ڕاگرمان بوو، باوەڕ کە دانیش لەگەڵمانە یەک وەکو باوک قسەی لەگەڵاکن، دوو وەکو مامۆستا، هەموو مامۆستاکان یەک دەست بوون. حەفلەی تەخەڕوجی تەلەبەکانە بوو، خۆمان ئەماینەوە یعنی لە مەحەدا ئەماینەوە لە ساحەکەی مەحەدا گوڵۆپمان دانا و ئەوە نەبوو مامۆستا و سایق و فەڕاش و مۆزەف و ڕاگر هەموو بە یەک و ئیشمانە کرد. ئەو ڕۆحێتە گەورەی کە تیا دروست کردین. بەس دوایە کە مەحموود عەزیز لاچوو یەکی کیان بۆ هێنای کردیان بە ڕاگرەوەی کە نەیە هێشتا تەرقیەکە بکەم، ڕێزم هەیە بۆی ئەتیجاهەکان گۆڕا، ئەتیجاهەکان یەکەم ساڵ و دووەم ساڵ ئیلا حەدی ما باش و بەس دوایەوە ئەتیجاهەکان گۆڕا، ئەو تام و لەزەتی جارانی نەما. من جوتم فکرم کردەوە با نەقڵ بن بە زانکۆی سلێمانیەوە بۆ زانکۆی عەفو لە پەیمانگەی تەکنیکی سلێمانی بۆ زانکۆی سلێمانی نەقڵ بووم بۆ زانکۆی سلێمانی. دکتۆر ئاراس سێندارتاش ڕاگر بوو، خواڵ ناکرێ هاوڕێی عەزیز و خۆشەویستمە، لە پەیمانگاش هەر بەیەکەوە مامۆستا بووین، ئەو بوو بە ڕاگر. تەقدیمی تەڵەبم کرد، موافقەتی پێیام دکتۆر کەمال خۆشناو دەستخۆشکردنی لێکردم. پێشوی بچمە ئەوێ معاون عەمیدی کۆلێژی بازرگانیش بووم، پێشوی بچم بۆ دکتۆراکەم لەگەڵ دکتۆر سەلاح حەفیدا کارمە کرد کە کۆلێژی بازرگانی کە بوو دەست بوو بە کۆلێج. دکتۆر ئاراس یەکەم معاون عەمید بوو، دووەم معاون عەمید من بووم. دوای ئەوە ئیتر کە نەقلی زانکۆی سلێمانی بووم فترێک بووم بە سەرۆک بەشی کارگێڕی، توانیم لە ماوەی ئەو چەند ساڵی کە خزمەتم کرد، خاوەنی خزمەتی تقریبا 34 ساڵ خزمەتی خوێندنی باڵام، توانیم لەشکرێک لە دکتۆرا و ماجستێر بێجگە لە بەکالۆریۆس دروستیان بکەم، هەمویان وەکو کوڕ و کچ بن کە ئێستا پرۆفیسۆریای دەر و پرۆفیسۆریان تیا هەیە و هەروەها لەسەر ئاسەکانی زانکۆکانی هەولێر دهۆک توانیمە بەشدار بوون. خۆزگا منیش وەک بەبوونا گەشتەمانم وەرزێوایە دوور لە خەم و تاریزیە بەنابوو
لەسەر ئاسی کوردستان وتوانم بڵم عێراقیش توانیمە چەندەها دەورات بکەمەوە بۆ گشت لایەنە سیاسیەکان بە ئۆرگانیەوە و گشت ڕێکخراوەکانی NGO توانی ویکەم لە سەدا 90%شی خۆبەخش بوو جاری وها بوو کە خۆم چوو بە سیاری خۆم پشتیشم بۆ بردوون توانیمە ئەوەی کە فێری بووم لە ژیانی پراکتیکیمە و لە ژیانی خوێندنمە ئاکادیمیمە توانیمە بیکێنم و نەش لە مەتحەم بە خۆم نەبێ ئەتوان لەو کەسایەتیانە پرسەوە کە گویان لێگرتووم دائیمەن هەوڵم ماوە بە زمانی خوارەوە قسە بکەم نەک بە زمانێکی زانستی قورس قسە بکەم توانیمە بیکەم بەڵام جێی داخ و ئەسەفە کە لە حکومەتی هەرێمی کوردستانە بە گشت کابینەکانیەوە قەت نەهاتوون ئیسیفادە لە ئەمسالی ئێمەمانان بکەن بۆ دەستنیشان نەک بۆ دەستنیشانکردن بۆ گەشەپێدانی کاریگەڕەکان یعنی شەخص هەیە کە چونکە کاریگەڕی لە جیهانی پێشکەوتووە زانستە نییە پۆست و ئەم کورسیدانیشی لەسەری امتیازاتەکەوتی پێشوی فکر لە امتیازاتەکە بکەیتەوە ئەبێ فکر لە خزمەتەکە بکەیتەوە ئێمە بەداخەوە ئێڵم بە تایبەتی لە ساڵی 2000 و تقریبا 1970ەوە بوو بە هینێکی سیاسی پۆستی کاریگەری بوو بە هینێکی سیاسی بۆیە ئەمڕۆ زەریبەکە نەتەوەکەمانەیە و هەندێک لایەنی دڵسۆز کە ئەویستوانە خزمەتی نەتەوەکەیان بکەن بەڵام لایەنەکانی کەی مقابل کە بە بیری تەسکی حیزبەتی کاریان کردووە هۆکاری سەرەکی بوون بۆی ئەم ڕۆژی کە کورد پیای گەیشتن لم تمانا كلامه فشيمانه بەڵێ من سەریحە بم لەگەڵتا خۆزگە بە خۆزگایەتی خوا حکومەتی هەرێمی کوردستان لە کابینەکانی داهاتووە ناڵێن لە ئێمە من سەخانەنشین و شکر بۆ خوا شکری خوا بکەم کە هاتمە دەرەوە بۆلو ئیسە لە موەسساتێکی کە لەوانەیە پینی کەرتی تایبەت بێ کار بکەین بەڵام من ئەوە ئەڵێم حکومەتی هەرێمی کوردستان دوای 34 ساڵ ئەزمون بەداخەوە فێری تەجروبە نەبوو لە کاریگەڕیە چونکە ئەو شەخصانی کە ساحب بڕیارن یان ڕاوێژکارن بۆ بڕیار دەرەکان ڕاوێژکاری جوانیان ناخەنە بەردەمەوە قەت فکریان ئستراتیجی نییە قەرارەتەکانیان مۆقفیە لەم کات و ساتا چی بکەین فکر ناکەنەوە بۆ داهاتوو من سپاسی ئێواکەم تەمەناکەم لە تەرجبەی ژیانی ئێمە کە ناخۆشیمان بردەسەر بە ناخۆشی بردبانە سەر ئەنواع وشکار اتهاماتیان بۆ دروستکردین لەلایەن هەندێک لە با بڵێن نائاستەکان تەمەناکەم ئەوە بەسەر مناڵەکانمانە ڕوو نەداتەوە لە سایی حکومەتی هەرێمی کوردستان و حکومدارێتی کورد لعمري ما أسريت